بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. ئازیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە جارێکی دیکە لە بەرنامەی هەڵوێستە ئیمانیەکاندا پێتان دەگەمەوە بۆ باسکردنی چەند هەڵوێستەیەکی دیکەی ئیمانی کە هومێدمان وایە ئەو بابەتە ئەو هەڵوێستە ئیمانیانە بەر لە هەموو شتێک جێگەی ڕەزامەندی پەروەردگار بن و پاشان ئەو هەڵوێستە ئیمانیانە ئێمە هان بدەن بۆ ئەوەی کە ئێمەش ئیمانمان بەرزکەینەوە، ئیمانمان بەهێزکەین لە دڵماندا بۆ ئەوەی کە خاوەنی هەڵوێستە ئیمانیەکان بین و وەچاو لەو کەسانە بکەین کە هەڵوێستی بەرزی ئیمانیان هەیە. لە بابەتی ئەو جارەماندا چەند هەڵوێستەیەکی ئیمانی باز دەکەین سەبارەت بە زوو گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. بێگومان زوو گەڕانەوە و تۆ بۆ پەشیمانی دەربڕین بۆ لای پەروەردگار یەکێکە لە سیفەتی پیاوچاکان و یەکێکە لە سیفەتی پێغەمبەران سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بۆیە خوای پەروەردگار پێمان دەفەرمێت وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون. تەوبە بکەن و بگەڕێنەوە هەمووتان ئەی ئیمانداران لە هەموو گوناه و تاوانێک کە دەیکەن هەرچەندە گچکەش بێت زوو بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بۆ ئەوەی ئەو گوناه و تاوانە نەبێتە ژەنگ و ژار لە دڵ و دەروونتاندا. و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت كل بني آدم خطاء. هەموو ئینسانێک مادام بەنی ئادەم بێت ئینسان بێت هەڵە و تاوان دەکات، بەڵام چاکترین کەس لەو کەسانەی کە هەڵە و تاوان دەکەن ئەو کەسانن کە دەفەرمێ وخير الخطائين التوابون. بە سیغەی مبالغە پێمان دەڵێ دواتە چاکترین کەس لەو کەسانەی کە هەڵە دەکەن ئەو کەسانن کە زوو دەگەڕێنەوە و زۆر دەگەڕێنەوە بۆ لای پەروەردگاریان. بۆیە حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت ئەو کەسەی کە لە بەیانیان و ئێواراندا نەگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری تە بۆ پەشیمانی دەرنەبڕێت لە هەر هەڵە و کەم و کڕیەیە کە تووشی دەبێت دەفەرمێ بەڕاستی ئەو کەسە ستەمی لە خۆی کردووە و ستەم لە خۆی دەکات کە لە بەیانی و ئێواراندا نەگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری خۆی. با دوو هەڵوێستەیە تەماشاکەین. یەکەمیان هەڵوێستی ئادەم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت لەگەڵ دایکە حەوا کاتێک کە ئەو دارەی کە لە بەهەشتا لێیان قەدەغە دەکرێت کە لەی بخۆن خوای پەروەردگار لێیان قەدەغە دەکات، بەڵام کاتێک کە تووشی گوناه و هەڵە و کەم و کڕی دەبن یەکسەر تەوبە و پەشیمانی دەردەبڕن و دەگەڕێنەوە بۆ لای پەروەردگار. بۆیە خوای گەورە دەفەرمێت فتەلەقا ئادەم من ربه کەلیمات فتاب عليه. ئادەم چەند کەلیمە و وشەیەکی پێگەیش لەلایەن پەروەردگارەوە بۆی هات ئەو وشانەی گوتن خدای پەروەردگاریش لە بەرامبەردا لێی خۆش بوو کە وشەکانیش ئەوە بوون گوتوێتی ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. ئەی پەروەردگارە ئێمە ستەممان لە خۆمان کرد لەوەی کە هەڵە و تاوانێکمان کرد کە نەدەبوایە لەو دارەی کە لێمان قەدەغە کرابوو لێمان بخواردایە. ئەگەر ئەتۆ لێمان خۆش نەبی و ڕەحم و بەزەیت پێماندانێتەوە بەڕاستی ئێمە لەو کەسانە دەبین کە زیانمەندن و کە خەسارەتمەندن. جا لە نەتیجەدا خدای پەروەردگار لە ئادەم و لە دایکە حەوا خۆش بوو لەبەرەوە تەوبەیان کرد و زوو گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڵام با تەماشای هەڵوێستەی دوو هەم بکەین کە ئیبلیس لە کاتێکدا کە هەڵە دەکات خوای گەورە پێی دەفەرمێ کە سەزدەی ڕێز بۆ ئادەم بەرێت. ئەو لە جیاتی ئەوەی کە سەزدەی بۆ ببات پاساو بۆ ئەوە دێنێتەوە کە هەڵە و کەم و کڕی کردووە بە فەرمانی پەروەردگاری نەجوڵاوەتەوە. ئەبا وەستەکبەرە، پشتی هەڵکرد و خۆی بە گەورە زانی و دیسان پاساوی هێنایەوە بۆ گوناه و تاوانەکەی خۆی لە جیاتی ئەوەی کە تەوبە بکات. گوتی قال أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين. گوتی ئەی پەروەردگارە ئەمن باشترم لەوی، ئەمن لە ئاگری دروست کراوم ئادەم لە قوڕ دروست کراوە، واتە پاساوی هێنایەوە بۆ تاوانەکەی نەک ئەوە کە داوای لێبوردن لە خودای پەروەردگار بکات. بۆیە لە سەرنجامی ئەوەدا خوای پەروەردگار لعنەتی لە ئیبلیس کرد
و هەروەها لە ڕەحمەتی خۆی دوور خستەوە چونکە تەوبەی نەکرد و پاساوی بۆ گوناه و تاوانەکەی هێناوە. بەڵام خوای پەروەردگار لە ئادەم خۆش دەبێت لەبەرەوەی دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار، کەواتە یەکێک لە سوودەکانی تەوبە ئەوەیە کە خوای پەروەردگار لە گوناه و تاوانەکانی ئینسان خۆش دەبێت. بۆیە زوو گەڕانەوە بۆ لای پەروەردگار، زۆر گەڕانەوە بۆ لای پەروەردگار یەکێکە لە سیفەتی پیاوچاکان و هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. با چەند هەڵوێستەیەکی ئیمانی باسکەین سەبارەت بە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو جیلانەی ئەو هاوڵانە و ئەو جیلەی کە خدای پەروەردگار بە نەسی ئاەت لێیان خۆش بووە و لە گوناه و تاوانەکانیان خۆش بووە و خوای پەروەردگار دایان باتە بەهەشت. بزانین هەڵوێستیان چۆن بووە لە کاتێکدا کە گوناه و تاوانێکیان کردو و تووشی گوناه و تاوانێک بوون. یەکێک لەوانە ئەبوو لوبابەی کوڕی منذیر لە یەکێک لە جەنگەکاندا نهێنیەیەکی جەنگ دەترکێنێت، تاوانێک دەکات، گوناهێک ئەنجام دەدا کە نهێنیەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاشکرا دەکات، یاخود لە جەنگ و جیهادێک دوا دەکەوێت، بۆیە یەکسەر بیر دەکاتەوە بۆ خۆیدا دەچێتەوە، ئیمانەکەی پێی دەڵێت چونکە ئیمانی زیندووە لە دڵیدا پێی دەڵێ ئەوە هەڵە و کەم و کوڕیە دەبێتەوە بەی لێ بکەی. بۆیە ئەبوو لوبابە دێتەوە خۆی بە کۆڵەکەی مزگەوتەوە دەبەستێتەوە، هەتا وەکو 6 ڕۆژان بە کۆڵەکەی مزگەوتەوە دەبێت، خێزانەکەی لە کاتی نوێژ و پێداویستیدا دەهات پەتەکەی دەکردەوە و دواتر خۆی دەبەستەوە بە کۆڵەکەی مزگەوتەوە گوتی هەتا وەکو خوای پەروەردگار تەوبەم لێ قبوڵ نەکات، خۆم ئەزیەت و ئازار دەدەم و محاسبەی خۆم دەکەم ئللا دەبێت خوای پەروەردگار تەوبەم لێ وەربگرێت. ئەوە ئیمانی بەهێزەوە لە ئینسان دەکات. ئەگەر ئینسان هەڵە و کەم و کڕیەیەکی هەبوو هەڵەیەکی کرد، زوو بگەڕێتەوە بۆ لای خدای پەروەردگاری خۆی، پەشیمان بێتەوە لە گوناهەکەی خۆی. بەڵام ئێستا ئینسانی واهەیە موسڵمانە گوناه و تاوان دەکات، نە گوناهی گچکە، گوناهی گەورەش دەکات کەچی باکیشی نییە و تەوبەشی لێ ناکات و ناگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگاریش، داوای لێبوردنیش لە خوای پەروەردگار ناکە، تاوەکو گوناهەکان بەسەریەوە کۆ دەبنەوە لە دڵ و دەرونیدا، دەبنە ژەنگ و ژار و تاوانەکان دڵی دڵ و دەرونی ڕەش دەکەن و لە خوای پەروەردگاری دوور دەخەنەوە. بۆیە لە نەتیجەی کۆتاییدا دوای 6 ڕۆژ هەندێک دەڵێن ئەو ئاەتە لەسەر ئەبوو لوبابەی کوڕی منذیر و چەند هاوڵێک دابەزیوە کە هەڵە و کەم و کوڕیان کردووە کە خوای پەروەردگار فەرمووی وآخەڕون اعتەرەفوا بذنوبهم، و چەند کەسانێکی دیکە دانیان بە هەڵە و کەم و کوڕی و تاوانی خۆیان داهێنا، خەلەتوا عەمەلا صالحا وآخر سەیئا، هەندێک کردەوەی چاکەیان هەیە بەڵام جار جارەش تووشی گوناه و تاوان دەبن و هەندێک گوناهی خراپیشیان هەیە، دەفەرمێ عەسى الله أن يتوب عليهم، نزیکە کە خوای پەروەردگار لێیان خۆش بێت. بۆچی؟ چونکە پەشیمان بوونەوە و دانیان بە گوناه و تاوانەکەی خۆیان داهێنا و زوو گەڕانەوە بۆ لای پەروەردگاریان. بۆیە خوای پەروەردگار لە نەتیجەدا تەوبەی لێ قبوڵکردن. کاتێک کە موژدەیان بە ئەبوو لوبابەدا گوتی هەتا وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێت و بە دەستی مبارەکی خۆی نەمکاتەوە، نابێ خۆم لەو کۆڵەکەی مزگەوتێ بکەمەوە، دەبێ هەر بێەوە خۆم ببەستمەوە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار لە سەرنجامدا تەوبەم لێ قبوڵ کات. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دواتر دێت بە دەستی مبارەکی خۆی ئەبوو لوبابە لە کۆڵەکەی مزگەوتەکەی دەکاتەوە. ئەوە بەڕاستی هەڵوێستەیەکی بەرزی ئیمانیە کە ئینسانی ئیماندار هەر کاتێک تووشی گوناه و تاوانێک دەبێت ئیمانەکەی محاسبەی دەکات و زۆر زوو دەگەڕێتەوە بۆ لای خدای پەروەردگار. بۆیە خوای پەروەردگار سیفەتی ئەو کەسانەمان بۆ باز دەکات کە زوو دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، خوای گەورە تەوبەیان لێ قبوڵ دەکات، زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. دەفەرمێ إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة، بەڕاستی وەرگرتنی تەوبە لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ ئەو کەسانەیە کە بە هۆی نەزانینەوە تووشی هەڵە و کەم و کوڕی و تاوان دەبن، بەڵام ثم يتوبون من قریب، لە کاتێکی زۆر زوودا دەگەڕێنەوە بۆ لای پەروەردگاری خۆیان. واتە نایەڵن گوناه و تاوانەکە لە دڵیاندا ژەنگ و ژارێک دروست کات، لە خۆیان ناگەڕێن وەکو ئەهلی کتاب فطال عليهم الأمد فقست قلوبهم، نایەڵن گوناهەکە لە دڵیاندا ژەنگ و ژار دروست کات و کاتێکی زۆری پێ بچێت دواتر دڵی ئینسان نەتوانێت بگەڕێتەوە بۆ لای خدای پەروەردگار. ئەو کەسانە زۆر زوو دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. جا خوای پەروەردگار دەفەرمێت فأولئك يتوب الله عليهم، ئەو کەسانە کە ئاوا زوو دەگەڕێنەوە لە کاتێکی نزیکدا خوای پەروەردگار تەوبە و پەشیمانیان لێ قبوڵ دەکات و لێیان وەردەگرێت و گوناه و تاوانیەکانیشیان بۆ دەکات بە چاکە. وەکان الله علیما حەکیمە، بێگومان خوای پەروەردگار هەم زانایە
و هەم کارزانیشە و هەموو کارەکانیشی لە شوێنی خۆیدان. خی پەروەردگار کە وەصفی پێغەمبەرانمان بۆ دەکات، یەکێک لەو سیفەتانەی کە وەصفی پێغەمبەرانمان بۆ دەکات بەوە باسییان دەکات و مەدەحیان دەکات کە هەمیشە زوو دەگەڕێنەوە و زۆر دەگەڕێنەوە بۆ لای پەروەردگار کە دەفەرمێت ووهبنا لداود سليمان ئێمە سولەیمان پێغەمبەرمان بەخشی بە داود. ئەنجا دەفەرمێت کاتێک کە مەدحی ئەو پێغەمبەرەیە دەکات نعم العبد ئەو پێغەمبەرەیە چاکترین بەندە بوو. بۆچی یەکێک لە سیفەتەکانی ئەوە بوو ئینەه ئەواب، چونکە ئەو حاڵ و شەئنی وابوو هەمیشە دەگەڕاوە بۆ لای خودای پەروەردگاری خۆی و هەمیشە زوو وهە زۆر دەگەڕایەوە بۆ لای خۆی پەروەردگار، کەواتە زوو گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگار زۆر گەڕانەوە یەکێکە لە سیفەتی پێغەمبەران سەلات و سەلامی خۆی پەروەردگاریان لەسەر بێت. ئەنجا ئینسان کە دڵی پڕ لە ئیمان بوو، دڵی وەشیارە کاتێک گوناه و تاوانێک دەکات، وەکو چۆن جەڕەسێک لێ دەدات دڵی ئینسان ئابە و شێوازەیە لێ دەدات، دڵێ ئەوە گوناه و تاوانە، ئەوە کەم و کوڕیە، یەکسەر ئەو کەسەیە دەگەڕێتەوە بەهۆی ئیمانی بەرزەوە بۆ لای خودای پەروەردگاری خۆی. خاوەن ئیمانی بەهێز ناهێڵێ گوناه و تاوان لە دڵ و دەرونیدا ژەنگ و ژار دروست کات، ناهێڵێ مۆری لە دڵ بدرێت، بەڵکو زۆر زوو دەگەڕێتەوە بۆ لای خی پەروەردگار و خی پەروەردگاریش تەوبە لەو کەسانە قبول دەکات. بۆیە خی پەروەردگار کاتێک کە باسی متەقینمان بۆ دەکات، سیفەتی ئینسانی تەقوادارمان بۆ باز دەکات، یەکێک و چەند سیفەتێکمان کە بۆ باز دەکات، یەکێک لەوانە ئەوەیە کە دەفەرمێت والذین إذا فعلوا فاحشة، ئەو کەسانەی کە گوناه و تاوانێک دەکەن، تووشی هەڵە و کەم و کوڕی و خراپەیەک دەبن، ئەو ظەلەموا ئەنفوسەهم، یان ستەم لە خۆیان دەکەن بەهۆی گوناه و تاوانەوە، دەفەرمێ ذەکەڕوا الله، ذکر و یادی پەروەردگاریان دەکەن، خۆی پەروەردگاریان وەبیر دێتەوە، فاستغفروا لذنوبهم، ئەنجا داوای لێبوردن لە خۆی گەورە دەکەن، داوای لێخۆشبوون بۆ تاوانیەکانیان دەکەن، ئەنجا دەفەرمێت ومن يغفر الذنوب إلا الله، جا کێ هەیە لە گوناه و تاوان خۆش بێ بێجگە لە خۆی پەروەردگار؟ بێگومان هیچ کەسێک نییە. ئەنجا دەفەرمێ ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون، و ئەو کەسانەی کە متەقین سیفەتیان وایە سوور نینە و بەردەوام نین لە کاتێکدا کە دەزانن ئەوە گوناه و تاوانە، گوناه و تاوانێک دەکەن، لەسەری بەردەوام نین و هەروەها لەسەری سوور نین. ئەوە سیفەتی ئینسانی متەقینە. بەڵام ئێمە تەماشا دەکەین جاری وا هەیە گوناه و تاوانێک دەکەی بە کەسێک دەڵێ ئەوە گوناه و تاوانە بگەڕێەوە بۆ لای خۆی پەروەردگار، لە جیاتی ئەوەی کە بگەڕێتەوە پاساوی بۆ دێنێتەوە. جاری وا هەیە خۆی تووڕە دەکات، داری وا هەیە دەڵێ دەزانم گوناه و تاوانە بەڵام هەر لەسەریشی بەردەوامە، دەڵێ دەزانم بە خۆما مەساوە حرامە بە حرامی دەیخۆم بەڵام ناگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار، و لە جیاتی ئەوەی کە تەوبە بکات پاساو بۆ گوناه و تاوانەکەشی دێنێتەوە خواپەناماندات. یەکێک لە سیفەتی متەقین ئەوەیە ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون، لە کاتێکدا کە ئینسان دەزانێت ئەوە هەڵە و کەم و کوڕی و گوناه و تاوانێکە، لەسەر ئەو هەڵە و کەم و کوڕی و گوناهە سوور نابێت و دەگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری خۆی. با تەماشای هەڵوێستەیەکی دیکەی ئیمانی بکەین کە یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبی خەیثەمە لە جەنگی تەبوکدا لە پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم بەجێ دەمێنێت و لەگەڵ ئەوان ناڕوا بۆ جیهاد و ڕوبەڕووبوونەوە. بۆیە ئەبی لوبابە ڕۆژێکیان دێتەوە ماڵەوە، کاتێک کە دێتەوە خێزانەکانی کە دیارە دوو خێزانی هەبوون، هەرتووکیان لە ماڵەوە خواردنی خۆشیان حازر کردووە. ئەنجا دەوری کەپرەکەیان ڕشاندووە و تەڕیان کردووە بۆ ئەوەی کە فێنک بێتەوە کە دیارە ماڵەکەی لە ناو باغێکدا بووە. خواردنی خۆشیان ئامادە کردووە و ماڵەکەیان ڕازاندۆتەوە تاوەکو ئەبی خەیثەمە دەچێتەوە ماڵەوە. کاتێک کە ئەبی خەیثەمە دەچێتەوە ماڵەوە، یەکسەر بیر دەکاتەوە و پرسیار لە خۆی دەکات، ئیمانەکەی ویژدانەکەی قبول ناکات، پرسیار لە خۆی دەکات و یەکسەر محاسبەی خۆی دەکات. دەڵێ ئەی ئەبی خەیثەمە، ئێستا ئەتۆ لە ناو ماڵ و منداڵی خۆت دابنیشیت، لە ژێر سێبەری کەپر و باغ دابنیشی و لە شوێنێکی فێنک و خۆش ئاوی سارد بخۆیەوە، خواردنی خۆش بخۆی، لە لای خێزانەکانت دابنیشی، پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم لەبەر هەتاو بێت، ئاوی ساردی دەست نەکەوێت، خواردنی خۆشی دەست نەکەوێت، ئەنجا لە ناڕەحەتی و ئەشکەنجە دابێت، لە ڕوو بڕبوونەوە دابێت، ئەتۆش ئەی ئەبی خەیثەمە لە ناو ماڵی منداڵی خۆت دابی. بۆیە دەڵێ واللهی هەرگیز ئەوە ویژدان نییە
ئەوە ئیمانی بەهێزە برام. ئەگەر ئینسان تووشی هەڵەوکەم و کڕیەیەک دەبێت، ئەگەر ئیمانی بەهێز بێت ئیمانەکەی محاسبەی دەکات، ئیمانەکەی پێی دەڵێت یەکسەر وەکو جەڕەسێک لێ دەدا ئەوە هەڵەوکەم و کوڕی و گوناه و تاوانە دەبێتەوە پەشیمانی دەرببڕێ. بۆیە ئەبی خەیثەمە بە خێزانەکانی دەڵێ وەڵڵاهی نایەمە لای هیچ کامێکتان، نایەمە ماڵی هیچ کامێکتان، نایەمە ژێر کەپری هیچ کامێکتان تاوەکو وەڵاخ و کەلوپەلی سەفەرم بۆ ئامادە نەکەن تاوەکو نەگەمەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوە ویژدان نییە ئەمن لەو شوێنە خۆشە و لە ماڵی خۆم بم پێغەمبەر و هاوڵانی صلی الله عليه وسلم لەبەر هەتا و ئاوی گەرم و لە ناخۆشی و ناڕەحەتی دابن. بۆیە ئەبی خەیثەمە کاتێک کە وەڵاخی بۆ ئامادە دەکەن و کەلوپەلی بۆ ئامادە دەکەن یەکسەر بەرەو پێغەمبەری خوا و کاروانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەکەوێتە ڕێ، لە ڕێگادا لەگەڵ یەکێک لە هاوڵانی دیکە دەبێتە هاوڵ و خۆیان دەگەێننەوە بە کاروانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتێک کە نزیک دەبنەوە لە پێغەمبەر ئەبی خەیثەمە بە هاوڵەکەی دەڵێ تۆزێک لێم دواکەوە با ئەمن بچم بۆ لای پێغەمبەری خوا بەخوا گوناهێکم کردووە هەڵەوکەم و کوڕیەکەم هەبووە با بچم داوای لێبوردنی لێ بکەم و عزر بێنمەوە من دەچم بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تەماشاکەن بەڕێزان ئەوە ئیمانی بەهێزە، هەڵوێستەی ئیمانیە برام، ئەوە ئیمانە بە ئینسان دەڵێت کاتێک کە دەچێت لە پێغەمبەر نزیک دەبێتەوە و سەلامی لێ دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەڵێ بەڕاستی چاکت کرد ئەی ئەبا خەیثەمە هاتی بۆ ئێرە، ئیشێکی باشت کردووە چاکت کردووە کە هاتووی ئەوەت باشترە. بۆیە ئەبی خەیثەمە دەنگ و باسەکەی بۆ دەگەڕێتەوە پێغەمبەریش صلی الله عليه وسلم پێی دەڵێ بەڕاستی ئیشێکی باشت کردووە کە هاتووی و هەروەها دوعای خێر بۆ ئەبی خەیثەمە دەکات. ئەو هەڵوێستە ئیمانیە ئەومان پێ دەڵێ بەڕێزان ئینسان کە خاوەنی ئیمانی بەهێز بێت ئەگەر گوناه و تاوانێکی زۆر گچ کەش بکات یەکسەر دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار، ئیمانەکەی محاسبەی دەکات، وجدانێک لە دڵ و دەرونیدا دروست دەبێت لە کاتی گوناه و تاواندا وەکو جەڕەز لێ دەدات و یەکسەر خاوەنەکەی ئەو کەسەیە محاسبە دەکات. بۆیە بەڕاستی ئینسان تەوبە دوانەخات چونکە مردن نزیکە، ئینسان گوناه و تاوان نەکات چونکە دڵی ئینسان کە لایدا لە ڕاستی دەجاری وهەیە ئینسان توانای نییە کە دڵی خۆی بگێڕێتەوە بە لای خوای پەروەردگار. بۆیە خوای گەورە دەفەرمێ وەلەیسەت التەوبەة للذین یعملون السیئات حتى إذا حضر أحدهم الموت. بەڕاستی قبول بوون و وەرگرتنی تەوبە بۆ ئەو کەسانە نییە هەتاوەکو سەرەمەرە گوناه و تاوان دەکەن. دەڵێ دەی خۆ خوای گەورە بە ڕەحم و بەزەییە گوناه و تاوان دەکات تا دەگاتە سەرەمەرگ بە تەمای ڕەحمی خوای گەورە لێگەڕاوە تاوان دەکا و بە تەمای ڕەحمی خوای پەروەردگاریشە. دەفەرمێ قال إني تبت الآن لەو کاتێدا لە سەرەمەرگدا دەڵێ ئێستای خوای پەروەردگار تەوبە، بەڵام لە کاتی سەرەمەرگدا بێگومان تەوبە و پەشیمانی لە ئینسان وەرناگیرێت. بۆیە ئینسان هیچ کاتێک گوناه و تاوان دوانەخات چونکە مردن نزیکە. ئەنجا ئینسان گوناه و تاوان نەکات و بە تەمای ڕەحمی خوای پەروەردگار لێ نەگەڕێت. بۆچی؟ چونکە خوای پەروەردگار پێی ڕاگەیاندوین لە ڕێی قورئانەوە کە بەرامبەری کێ بە ڕەحم و بەزەییە و تەوبە و پەشیمانی لە کێ وەردەگرێت. با تەماشای ئەو ئاەتەکەین لە سوورەتی تاهادا خوای پەروەردگار دەفەرمێ وئینی لەغەفار، بەڕاستی ئەمن زۆر لێ خۆش بووم، لێ خۆش دەبم لە کێ؟ لەو کەسەی کە خاوەنی ئەو سیفەتانە بێت. وئینی لەغەفار لمن تابە، ئەو کەسەی کە خاوەنی ئەوەیە کە تەوبە دەکات و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێ ئەمن لێ خۆش بووم بەرامبەر بە کێ؟ بەو کەسەی کە دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە دەکات. ئەنجا وئامەنە دووهەم ئیمان دێنێ بەچی؟ بەخوای پەروەردگار و بە هەموو ئەو شتانێک کە پێویستە ئیمانیان پێ بهێنرێت. ئەنجا سێمیان وعەمیلە صالیحا، ئەو کەسە کردەوەی چاکیش ئەنجام دەدات ثم اهتدى و پاشانیش بەردەوام دەبێت و پاشانیش ڕێنمونی وەردەگرێت لەسەر ئەو ڕێنمونیش بەردەوام دەبێت. خوای پەروەردگار دەفەرمێ ئەمن بەڕاستی بەرامبەر ئەو کەسانە لێ خۆش بووم. واتە خوای پەروەردگار لەو کەسانە خۆش دەبێت کە زۆر دەگەڕێنەوە بۆ لای خدای پەروەردگار و تەوبە و پەشیمانی دەردەبڕن لە هەرچی گوناه و تاوانێک کە ئەنجامی دەدەن. با تەماشاکەین تەوبە و پەشیمانی لە دنیا دامای ڕزق و ڕۆزی و فراوانبوونی ڕزق و ڕۆزی و بەختەوەریە بۆ ئینسان و هەروەها لە ڕۆژی قیامەتیش دامای سەربەرزیە بۆ ئینسان. پیاوێک دێتە لای حەسەنی بەسڕی شکاتی ئەوەی لالا دەکات دەڵێ وشکە ساڵیە. حەسەنی بەسڕی پێی دەفەرمێت تەوبە و پەشیمانی دەرببڕە و بگەڕێەوە بۆ لای خدای پەروەردگاری خۆت. پیاوێکی دیکە دێت
دەڵێ ئەی حەسەنی بەسڕی ئێمە منداڵمان پەیدا نابێت چی بکەین؟ دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و زۆر تەوبە و ئەستەغفیرڵڵاه بکە. پیاوێکی دیکە دێ بۆ لای شکاتی ئەوە دەکات دەڵێت فەقیرین و هیچمان نییە و فەقیرین و هەژارین، دەڵێ زۆر بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. کەسێکی دیکە دێ پێی دەڵێت بەڕاستی بێستانەکانمان و باغ و باغاتەکانمان بەرهەمیان نییە و بەرهەم ناگرن، لە نەتیجەدا دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەنجا هاوڵانی پێی دەڵێن قوربان چوار کەس هاتن پرسیاری جیاوازیان کرد بە هەر چواریانت فەرموو بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە بکەن. بۆیە گوتی بەڕاستی ئەمن لە خۆمەوە نەمگوتووە، چونکە خوای گەورە دەفەرمێت فقلت استغفروا ربكم إنه كان غفارا. بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار چونکە خوای پەروەردگار لێ خۆش بووە بەرامبەرتان. ئەنجا ئەگەر گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار دەفەرمێ یورسل السماء عليكم مدرارا، خوای گەورە بارانتان بۆ دەبارانێ بارانێکی پڕ بەرەکەت و بەخۆر. ويمددكم بأموال وبنين، خوای پەروەردگار ماڵ و سامان و منداڵیشتان بۆ زیاد دەکات. ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا، وخوای پەروەردگار باغ و بێستان و هەروەها ڕووباریشتان بۆ زیاد دەکات لە نەتیجەی ئەوەی کە ئێوە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. کەواتە بەڕاستی گەڕانەوە و زوو گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار هەم لە دنیادا بۆ ئینسان بەرەکەتە و هەم لە قیامەتیشدا بۆ ئینسان مای بەختەوەری سەربەرزیە و خوای پەروەردگار گوناه و تاوانەکانت ڕۆژ دەکاتەوە و دەیان کات بە چاکە لە نەتیجەی ئەوەی کە ئینسان زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و زۆر دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. ئێمەش دوعا دەکەین و دەپاڕێنەوە دەڵێن یا ڕەبی خوایگیان بمان گێڕێ لەو کەسانەی کە زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و زوو دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، تەوبە و پەشیمانی دەردەبڕن، نایەڵن گوناه و تاوان لە دڵ و دەرونیاندا ژەنگ و ژار دروست کات و خوای پەروەردگاریش لێیان خۆش دەبێت. آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.